بۆی سوء التفاهم لە بینی ئێمە نەبی، ئەمە سوء التفاهمێک بوو دروست بوو. ئەو شتێک کە ڕوویدا لە سوشیال میدیا، ئێمە ئەنجومەنی باڵای فتوامان هەیە لە کوردستان. ئێمە مفتیمان نییە لە کوردستان، ینی تا یەک شەخص مفتی بی فتوا بدا و یەکلا بکاتەوە ئەنجومەنە. ئەو ئەنجومەنە لە پازدا زانای گەورەی کوردستان پێک هاتووە لە هەموو محافظەکانی کوردستانەوە. هەر فتوایەکی لەو بابەتانە کە دەربچی وەکو فتوا بدرێتە ڕاگەیاندن و ئیعلام و ئەوانە ئەبی لە ئەنجومەنی باڵای فتوا دەربچی. ئەوەی کە شەخص وەکو شەخص وەڵامی پرسیارێک داتەوە ئەمە ناکا فتوا، ئەمە پێرێن سوال و جواب، پرسیارێکت لێکرا توش وەڵامێکت دایتەوە. ئەوەی کە ڕوویدا لەسەر ئەم بابەتە طبعاً پرسیارەکە دیارە تەوجیهی جەنابی دکتۆر حەسەن مفتی کە سەرۆشی ئەنجومەنی باڵای فتوای ئێمە کرابوو. دیارە دکتۆر حەسەنیش وەکو خۆی وەکو دکتۆر حەسەن بنووسین لە نامەی مۆبایلەوە وەڵامی ئەو برادەرێ دایتەوە کە پرسیارەکانی ئاڕاستە کردبوون. یعنی حتا بەناوی خۆشی نووسیارێ دکتۆر حەسەن مفتی، یعنی ئەگەر فتوای ئەنجومەنی باڵای فتوابی نانویستێ دکتۆر حەسەن، ئەنووسی ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستانەوە. ئەوە کە چوویتە ڕاگەاندن و یەکەم کەناڵیش کە ئەو برێن ناوی لێنرا فتوا، یعنی ئەم نووسینەی بڵاو کردەوە دارە کەناڵی پەیام بووە. ئەوانیش طبعاً مبرری خۆیان هەیە، ئەرێن لەبەرەوەی کە دکتۆر حەسەن سەرۆشی ئەنجومەنی باڵای فتوای قسەکەی کردێ لای ئێمە وەکو فتوا حیساب کرا، ئێمەش لە یەشەتی زانیان ئەرێن پەلە کرا لە بڵاوکردنەوەکەی. لێرە سوء التفاهم و تێک نەگەیشتنەکەی، بەڵام ئومێ دەکەم ئینشاءالله لە هەردوو لاوە، یعنی مەسەلەکە خزمەتی بابەتەکەی بیتن، لێک حاڵی بوونێکی باشە بیتن و جارێکی تر مەسەلەن ئەو لێ تێکنەیشتنە لە بینمان دروست نابی ئینشاءالله. ئەمەم چینە ئەوە طبعاً مادەم پرسیارەکە تەوجێ کرایە و مناقەشەی لەسەر دروست بووە، حتمما ئەنجومەنی باڵای فتوا مانگانە کۆبنوێشی خۆی هەیە هەموو ئەندامەکانی بچینە لەسەر ئەم بابەتە، لەبەرەوەی زەرجەشی ئەعلامی لەسەر دروست بە قسێشی لەسەر بکات.